ئەگەرچی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێک دەدات لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک بکەوێت، بەڵام لەلایەکی دیکەشەوە لە ئەگەری بەدەمەناهاتنی حکوومەتی عێراق بۆ ڕێککەوتن حکوومەتی هەرێمی کوردستان پلانی خۆی هەیە. یەکێک لە هەنگاوەکانی پشت بەخۆبەستنی کابینەی نوێم ئامادەکردنی پرۆژە یاسایی بودجەی 2021 لە ئەگەری ئەوەی کە بەغدا کۆس بخاتە سەر ئەو مادانەیە کە پەیوەندیان هەیە بە بودجەی هەرێمی کوردستان یاخود پشکی هەرێمی کوردستان، هەم حکوومەتی هەرێم هەم پەرلەمانی کوردستان داوای کردووە کە پێویستە لە 2021 هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی هەبیتن. لەم پرۆژە یاسایش بە گوێرەی داهاتەکانی هەرێمی کوردستان بەلایەنی کەم ئەو ڕێژەیە کە ئێستادا بەش دەکرێت هەموو فەرمانبەران ماگانە موچێ خۆیان وەربگرن، هەروەها پرۆژەکانی پەرەپێدان و خزمەتگوزاری دام و دەستگاکان و وەزارەتەکانی حکوومەت تەسبیت دەکرێتن. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئامادەکردنی پرۆژە یاسایەکەدا هەردوو ئەگەرەکە لە بەرچاو دەگرێت، هەم ئەگەری ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراق و هەم ئەگەری ڕێکنەکەوتن بۆی بتوانێت بەپێی ئەو داهاتەی لە بەردەستێتی ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێت. حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوتنیە بۆ پێشتریش لە مانجی هەشتیش و حکوومەتی عێراق دوو مانگ پێ و پابەند بوو بەشە بودجەی هەرێمی کوردستان نەر، بەڵام ئێستا ئەو کێشانەی هەنە زیاتر سیاسینە لەوەی کە پێوەست بە لێژنێکی دیاریکراوی پەرلەمان. لەبەرەوە دەیانەوێت هەرێمی کوردستان لە ڕووی پێگەی سیاسیەوە لاواز بکەن و بەبڕینی بودجەش بێگومان کاریگەری دەبی لەسەر پێگەی سیاسی هەرێمی کوردستان و وڵاتانی ئیقلیمیش ڕەنگە تەداخل بکەن، فشار بکەن هەتا ئەو پێگەی هەرێمی کوردستانە لاوازتر بێت لەوەی کە لە ڕابردوو دابوو. بەڵام بەرحاڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەکاری دەکات و بودجەی ساڵی 2021 حاضر دەکات بە هەردوو سیناریۆی ڕێککەوتن و ڕێکنەکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی. شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆکانی لەگەڵ بەغدا بەردەوامە و لەگەڵ لێژنەی دارایی و جێگرانی سەرۆکی پەرلەمانی عێراقیش کۆبوونەتەوە بۆ مسۆگەرکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.